كاتي نموسى ليان بطرين ببيه هيك حسابك ويسش دمي نين ناوية بيته ناوية نين والله بيشة 450 من بو لو 350 من نبغى هيك سنة شارواني توجه محاولة قلتي كاكا بدل زمن يا مو كومبانيا كان وان لك الو دتوانا يمان من بمدير شارواني بسرو شارواني كاكا وكو وين ناكل دوام كمان بو كان بدوانزا بدوايش شين كسابات يتركش جمودون بايك انت معاش ورا خو بخواك باشيش معناك قلتي والله دتوانا يمان بينجي بيانين بو دوانزين يورو هدي ورا نايلو بفيان ديك لا شش لا حوت ويين بو سعاد بوسي لا حوت وبوسي كاري كده همك فقير وهجار كده كاري إيجا قالم جادا أو سالكاني تر 450 إذا 1000 يبرين بنا حق أو 1000 بو يمزور ما معلوم ناويين تيناجين عشان يبي باش مو 1000 أنا مو جيرنو أو 1000 على هل قيرانا قاعد بريان لو كبريان يتر نه جراو لا كاري ما عنده سكر شوين هل الدولين حج جوابيان ناين يسوي تبزين ما باش بشيك ما ممكن عالم حكومة تشكيل بول بشيك ما ممكن أو 1000 ما مو جيرنو ئێمە خۆی تەندەرێکمان هەیە بەپی تەندەرەکە ئەجوڵین و مامەڵە لەگەڵ کۆمپانیاکەین بەڵام لە تەندەرەکە شتێک نییە کۆمپانیای مولزیم کردبێ کە بڕی پارەکەی دیاری کردبێت کۆمپانیا بە ئارەزوو ئیختیاری خۆی کرێکارەگرێت وەڵام بەرەوەڵە چۆن گرفت نییە گرفتە یعنی ئەگە کرێکا پارەی زیاتری هەبێ زیاتر ئیشەکە زیاتر جوودەکە زیاتر دڵسۆزە بێ ئەو 8 ساعتی کە بۆی دیاریکرا بە باشتر ئیشەکات کۆمپانیایەکی تر بوو تەندەری کۆمپانیاکە تر جیاواز بوو ئەم تەندەرێکی ئێستا لە بەردەستمانایە بڕگەیەک نییە کە دیاری کرابێ بڵێ ئەبێ هەر 450,000 بیتێ بەڵام ئێمە پێشنیارمان کردو بۆ سەرۆت کتابمان کردووە داوامان کردووە کە با بڕگەیەک دیاری کرابێ کۆمپانیا مولزیم بکا بەوەی کە یعنی تۆ 8 ساعت داوامی پێەکەی با لە جاتی 8 ساعتە با 600,000 تێ بە 800,000 تێ بۆی بتوانێت بە باشی ئیشەکانی بکات بۆ کۆمپانیا بەڵێ بەس کۆمپانیا لە شوێنێک و بۆ شوێنێکی جیاوازە ئێستا کۆمپانیای وا هەیە ینی بڕێک پارەی کەمتری دیاری کردووە بۆ کرێکارەکە بەڵام ئەگەر شتێک هەبووە ینی دیاریکرا و تهدید کرا لە تەندەرەکە ئەوە باشتر بوو کۆمپانیای نێتوانی ینی بە ئارەزوی خۆی بە میزاجی خۆی بەرز و نزمی سعری کرێکار بکە ئێستا 350,000 وەرەگرن کۆمپانیای وا هەیە زۆر کەمتر وەرەگە 285,000 350 هیچ نییە ینی بەڕاستی ئەبێ حکوومەت ئاوڕێک لە کرێکار بداتەوە ینی شتەکەی بۆ ئیشی بۆی دیاری بکە ئەو تەندەرە لە تەندەرەکە بۆی دیاریکە بڕی ئەو پارەی کە ئەو 8 ساعتی کە ئەو ئیشەکە بۆی کە نەتوانێت کۆمپانیا بە ئارەزوی خۆی تەلاوی پێ بکات.